خاو پێغەمبەر لە ناویان بە لە باتی خەرمووی عالەمێ بکەنەوە ئەوڕۆ 15 ڕۆژە هیچیان نەکردێ لۆمان بزانە 85 دوکان سوتە شارەوانی نما محافەزە نما قایم قام نما هیچمان لۆ ناکرد مسکێ مانگە هەرە ڕۆسمە بێ هەدرن چا دەکەن و چا ناکەن و دەتان گواستنەوە مسکێ مانگە دەبێشن ئەو عالەموو قەردارە هەموو بێپارەیە ئەمە تازە چوونە شارەوانی لە باتی تاویز وشتمان لێ بکەنەوە کە دەرێشتا دوکانەکانتان تێک دەچی شخصی وا هەیە دیناری لە بەرچی نییە ئەوتە سێ چار نەفەر دەدەین دەڕای فرۆشتە لە بێپارەیەک بەس مارومداری خۆی بەخێ بکە هێشتا لە سەعاری خۆشە لە بای تاویزی لێ میلەتێ بکەنەوە دەرێ لێتان تێک دەدەین ناهێشتا ڕێگای نەدەساکەینەوە لەبەر ئەوەی کە دەرێ دەتانگۆشینەوە ئێ باشە ئەگەر دەماگۆشتنەوە دەبیجێکی تەمین کە لۆمان تەواوکە ئەو دەبگۆشتەوە فزعەتی خراپکە ئەو ملەتە کیوە بچی ها کیوە بچی ئەو ملەتە وەنیە هەر بە خۆت بە فکری خۆت بە مانگە هیچ بەسارە هیچ عالم جێی نابتەوە قەرەبوومان ناوی کاکەمە قەرەبوومان بەس دەجێ خۆمان چاکەینەوە پێویستمان بە قەرەبوو نییە ئەوە دەرێ بازارە تێکسی لە بازارم فەقیر فقاراتە هەیە دەڕای بفرۆشتێ بە 4000 دیناری دیناری لەبەرچی نەبووە هەستا دەڕای فرۆشتێ بە 4000 بژێ ژیانی خۆی پێ بەیەخە